سڵاوتان لێبێ ئەزیزان لەناو بازاڕی قەزایی چەمچەماڵین ئەو شوێنەی کە بە پایتەختی ئەنفالکراوەکان و شەهیدان ناسراوە. بەنامە ئەمڕۆ تایبەتەکەین بەوەی ئایا سڕای ئەو قوربانیانەی کە لەم منتیقەیە دراوە بەخەدەر ئەو قوربانیانە خزمەت کراوە لە کاتی نزیکبوونەوەی ساڵیادی ئەنفالەکانە زۆر جار وعدیان پێدەن، زۆر جار بەڵێنی خزمەتگوزاریان پێدەین. مانوێ بزانین تا چەند ئەو بەڵێنانیان بەجێگەیاندووە و خزمەتگوزاریان بۆ ئەم شوێنانە کردو لە پای ئەو قوربانیە گەورەی کە بە خەڵکی ئەم شوێنانە دراوە. ئەمانە و چەند پرسیاری تر لە هاوڵاتیانەکەی لەگەڵمان. ئەوانی کە شەهید و ئەنفالیان داوە ئایا قەرەبوویان بۆ کراوەتەوە زەویان پێ بدەن موچیان بۆ بڕنەوە کە دڵیان بەو خۆش بکە شەهیدەکەیان بە زیادە نەڕۆژ نەک هەر قەرەبوویشان بۆ نەکراوەوە بڕاو کە زۆرینان هەر خەڵک خێریان پێەکە ڕێزەی لێ نەگیراوە کە وەک ئینسان مثلا من سێ شەهیدم هەیە و ئەوشتە لەمە غارەبانە داشتم ئەبێت گازێکی زۆر لەژێر چەمچەماڵە هەیە. ئەم گازە سروشتیە چەندێک خزمەتی چەمچەماڵی پێکراوە. وەڵا هیچ خزمەت چەمچەماڵی پێ نەکراوە. ئەم گازە سروشتیە تا چەند بۆ چەمچەماڵ سوودی هەبوو؟ استفادەیەکی بۆ چەمچەماڵ. وەڵڵاهی ئەنفالمان نییە بە شەهیدمانەیە. بەڵێ لە شەڕی دژی داعشیش پێم وایە چەمچەماڵ خەڵکێکی زۆری تایە شەهید. بەڵێ هەیەی شەهیدی هەیە. لە چاو ئەم قوربانیانەی کە لەم شەڕی دواییە و لە کاتی سەردەمی باسیش کە ئەنفال و شەهید دراوە چەندێک خزمەت بە چەمچەماڵ و خەڵکی چەمچەماڵ کراوە. وڵڵاهی بە پێی توانە خزمەت کراوە بەس بەڵام ئەو خزمەتە نییە کە لە بەرژەوەندی ئەنفال و شەهیدا بێ بە حەقەت. هەنی ئەوەی کە چەمچەماڵ شەڕی داعاشەکە و هەموو شتێکەکە هەمووی هەر چەمچەماڵە بەس بەڵام لە پێی ئەو هینە نییە کە بڵێ وەڵای ئەو خزمەتگوزاری هەیە بەس زۆر نییە نیم بەخەدەر ئەو پێویستێت نییە بەقاوی پێویستێن نیە بۆ خاوەن شەهید و ئەنفال بکرێت. هەنی بە حەقەت بڵێم نییە ئەبێتە شتێکی درۆ بەس بەڵام بە پێی هین نییە ئەوەی کە پێویستی نییە. چەمچەماڵ گازێکی سروشی زۆری هەیە زەویەکەی. ئەم گازە سروشتی چەمچەماڵ بەکاریان نهێناوە بۆ خزمەتی خەڵکەکەی خۆی. واللهی بە پێی توانە ینی باشە خراو نییە ینی ئێستا ئێمە بڵێن چەمچەماڵ لە هەموو شارەکان باشترە بۆ قەزەی کارەبا و بۆ قەزەی ئاو بۆ قەزەی ئەم چەمچەماڵ لە هەموو شوێنەکان باشترن بۆش بە قەزەی کارەبا و ئەم شتانە ینی شکر باشە بۆ کارەبا. کە سوکاری ئەو کەسانی کە شەهید بوون ئەنفال کراون ئایا قەرەبوویان بۆ کراوەتەوە کە سوکارەکە زەویان پێ بدەن موچیان بۆ بڕنەوە کە احتیاج و پێویستی خەڵکانێکی کەنە بن خۆیان خاوەنی خۆیان بن خۆیان پێویستیاتی خۆیان دەرکەن. واللهی مچیانەیە نازانم مچەکەیان چۆنە بە حەقەت خۆ من خۆم مچەخۆری مڵە مەڵام مچەخۆر حکومت نیم هیچ مچەیەکم نییە لە حکومەتە کاسبم لەم بازارە بەس بەڵام مەعاشیانەیە ئیتر نازانم مەعاشەکەیان بەشی ئەنەکە یان بەشیان ناکا ئەویان من نازانم. وەکو زەوی قەرەبووی زەویان بۆ کراوە. واللهی باوەڕ ناکەم تا ئێستا ئەنفال و هێشتا نەکراوەتەوە. داواکاریتان چێ وەکو کەسێکی چەمچەماڵ کەسێک کە دانیشتووی یاری چیتان بۆ بکرێ پێویست؟ کاکە گیان خۆی ئەمە داواکاریمان خۆ ئەمە کاسبکاری لەم بازاڕە و هەمومان کاسبکاریم هەمومان کوردین و هەمومان ئەم حیزبانەی کوردستان لە ناو یەکە ڕێکەون ئەو نەڵێ من ئەو نەڵێ من و ئەو من نەڵێ من یعنی کشتیان وەک یەکوان ئەم حیزبانەکە لە کوردستانان ئێمە سوار بەلێمێ بووینە هەمومان کوردین بە حەقەت ئەگە ئەم بەلەمە وەرگەڕێ تۆش ئەمری و منیش هەر ئەمرم یعنی هیچ پێویست ناکە بڵێم وڵا ئەمە پارتی و ئەمە یەکێتی و ئەمە گۆڕانە ئەم میلەتە ئێوێ ئەوان ڕێکەون و تەنانەت مچێ ئەو خەڵکە بدەن و ئاو کارەبا بدەن ئەو خەڵکە ئەوان ئەوان لە حکومەتەوەیەتی هیچیان لە حکومەت ناوێ بەس بەڵام ئەمان لە شاشەی تەلەڤیزۆنەکە حەل لە بەیانەوە هەتا ئێوارە قساکەن ئەوڵێ من چاکم ئەوڵێ من چاکم ئیتر نازانین کامەیان چاکە بە حەقەت بەس بەڵام ئەمە هەمووی چی وای لەکە ئەمە هەمووی دەستی دەرەکی وای لێکە دەستی دەرەکی لەبەرەوە ببێتە دوو ئیدارەی و دوو هینی لەناو حکومەتە بەس بەڵام ئەمان ئەگەر ژیرانە ئاقلانە بڕۆن ڕێوە یەک بگرن ها میلەتی کورد گشتی بە یەک و یەک بگرێ و یەک هین بکە حکومەتێک پێک بێنێت و ئەو میلەتە وەک پێدەم و ئاو و کارەبا و مەعاش بدەنە ئەو خەڵکە ئەوەی وڵاتانی دەرەکیش ناتوان دەست بخەن وایە بە حەقەت خەڵکەش
ینی بۆ خۆی بە ئیسراحەت خۆی کاسبەکەی خۆی کات و ئێستا حەزەکەی بازار سست بووە لەوەی کە چکم حکومت نییە گشتی چاوەڕێ حکومەتی دەڵێ بزان حکومەکەی پێکتەکەی پێک نایە ئەمانیش ئەم لێرەوە ئەڵێ من و ئەو لەولا ئەڵێ من و ئەو لەولا ئەڵێ من یعنی وڵای تە پەناو بەخۆ سڵاو لە تۆش براکەم وەکو گەنجێکی چەمچەماڵ چەندێک لە ئاسی حکومەت ڕازیت بۆ خزمەتکردن بە چەمچەماڵ بەڕاستی پێشکی بە خێراتندانەکەم بۆم دەرفەتە جوانە بەڵام من لەوەتیە تا سەکەنەوە تەمەنم گەشتۆ 90 ساڵ تێکی 90 ساڵ لە چەمچەماڵاژی هەتا سێ خزمەتگوزارێکم نەدیوە یعنی زۆربەی کۆڵانەکانی چەمچەماڵ زۆربەی قیر نییە زۆربەی قوڕاوە یعنی بەپی ئەوەی کەوە ئەو بەرهەمانی کە لە چەمچەماڵایە بۆ نمونە گازەکەیتی بۆ نمونە وێزگی کارەبا ینی نە کارەباکە بە جوانێتم بەڕاستی ینی هیچ شتێکی بە خزمەتگوزاری تاو نییە ئێستا کارەبا ئێستا کارەبا هەیە بەڵام ێستا بەچێم داتی یان نییە هەموو دقەیەک نییە تێگەی ئێوارە سعات 5 بۆ منێ بڕێ لە گەرمەی بازاڕەکەیە تێگەی کارەبا نامێنێ مۆلیدێ پارەی مۆلیدا کرێ دوکان شاگرد هەموو شتێک ینی شتەکان بەڕاستی قورس بۆ لەسەرمان ئەگەر ئێمە خۆمان سعات 6 بازار تاوا بێ تێگەی ئەگەر سعات 5 بازارەکەمان سعات 5 کارەباکەمان بۆ نەبڕێ ئەو سعاتەشمان داتی ئەو کاتە بۆین باشترە بێ نەکرد بازار و کارەباکە زۆربەی شوێنەکانی بڕۆ سەیری سەرەوەکە ینی خەڵکی وایە کە مندامە تێکە سم خۆم دایکم کە مندام بەڕاستی لە هەنە شوێنە ناتوانێ بڕۆ هەتا خۆم لەگەڵانە بم هەنێت شتێ ناتوانێت کاتێک کە مەرزی بارانبارین دەست پێکە ئەو زادانی کە ئەڵی قیر تاو نەکراون وەزی خەڵکەکەی چی لێ دێت چۆن نەتوان پەڕنەوەلی بەڕاستی وەزەکەی زۆر خراپە چکە من خۆماڵی خزمانێ لەسەرەوە لە ئەمفالەکانە لە ئەمفالەکان ئەو جادانە هەمووی قوڕە کە کاتی مەکتەب دێ یعنی تا چن بۆ مەکتەب ئەلێ هاتوونەتەوە یان ژیانە ئەمەنە پیسوی نەبێ هیچ ڕێگایەکیانێ ناتوانن بڕۆن بەڕاستی وەزی زۆر خراپە چەمچەماڵ هەم خۆی وێزگەکی گەورەی بەرهێنانی کارەبای هەیە هەم گازێکی سروشتی هەیە نەیانتوانیوە بەم دووشتەوە وەزی چەمچەماڵ خۆی کارەبایکی باشی پێ بدەن نەیانتوانی هیچ یعنی هیچ خزمەتگوزاریەکان نەکردو کامیان کردو با بلێم کردو هیچیان نەکردو بەڕای من هیچیان نەکردوە وڵای داواکاریمانەوەیە خۆی مافی مرۆڤ چییە تەنها کارەباکەیە تەنها ئاوەکەی ئەو دوانە بەڕێک پێک بدەن و تەواو یعنی ئەگەر بیتە سەر هەر تاکێکی کورد ئەبێ هەر مرۆڤێک بودجەی خۆی هەبێ هەر مرۆڤێک نەکە مندام ئەوە یعنی مرۆڤێکی ساغ ئەبێ بودجەی خۆی هەبێ بەڵام ئێمە نیەتی چەمچەماڵ کە قوربانی داوە ئەنفال کراوە شەهیدیان داوە چەندێک خزمەت بە شارەکان کراوە وڵایی من خۆم ئیستاعاتمەت ئێرە و بە خەڵکەم ناوەنیم حەزەکەی کوێیت خۆت خەڵکبان جەباریم باشە بەر شاڵاوی ئەنفال نەکەوتو بانجەبار بەڵێ وەکو شەیدی زۆرە ئەنفالی زۆرە بەقەدەر ئەو شوێنەی خۆتان کە ئەنفال و شەیتان داوە خزمەت گوزاریان بۆ کردو وڵ هیچمان بۆ نەکراوە ئێمە تەنها ئیبساڵ کارەباگە بانجەبار ڕۆیش بەرهەمووی نەکەوت هێشتانە کارەباکە بۆ هەمووی نهاتوە ناوەڵا هێستا بەرهەمووی نەکەوت ئەو بانجەباری چەندێک دوورە لە چەمچەماڵ وڵا تقریبا لە قەرەوەی سڕەتەبی هەر 4 کیلۆمەترێکێت لەوە تر ئاەت جەباریە 24 دێ جەباری چی پێویستە و شوێنەیەوە بۆتان بکرێت وڵایی لای ئەمە خۆی وەکو لای خۆمان هیچی بۆ نەکراوە نە جعدە هەیە نە کارەبای هەیە نە مەکتەبی هەیە نە خەسەخانەیە هیچی نی جادە و کارەبا و خەستەخانە ئەمانتان نییە هیچ شتێ نەکراوە ینی لە ئێستاە ئەوانتان پێویستە بۆتان بکەن ئەرە وڵای ئەمە هەموو شتێمان پێویست کە سوکاری ئەوانی کە ئەنفال کراون قەرەبوویان بۆ کراوەتەوە یارمەتیان داون کە دڵیان بەوە خۆش بێ کە ئەنفالەکان بەزیادە ئەنفالانەیەکی بێ مەگەر ئەنفالانەکەی بێ هیچی بۆ نەکراوە چی بۆ کراوە زەویان پێ نەدراوە خانووی لەسەر بکەن وڵی تەبەن زۆربەی لێرە وەری کردەوە هەنانیکی تەواواتیشی وەری نەکردە هەنێکی وەری کردەوە هەنێکی وەری نەکرد هەندێکی هێشتا سوودمەند نەبووە ئەرە وڵا داواکاریتان چییە؟ وڵا داواکاریان چی داواکاری بۆ منتیقێمە هیچ شتێ نەکراوە وڵی بۆ ئێمە هیچ شتێ وەک پێ دەڵێم بۆ منتیقەی جەباری شتێ نەکراوە نەوەڵی سەچکەمەوە منتیقەی ئێمە ئەو شەریکەی نەوتەل وەسەر دڵ ئێمە ئاڕوە ئەوەی کۆرمۆر هەموو سیارە و ترێلە و دار بەردەمابان ئێماتێ هیچ شتێکشی بۆ نەکراوە تا ئەو کارەبای ئەو کارەباش هێشتا بەرهەمووی نەکەوت ئەو شەهید و ئەنفالانەی لە چەمچەماڵ دراوە لە کەم شوێنی هەرێمی کوردستان دراوە بەپێی ئەم قوربانیانەی چەمچەماڵ تا چەندێک خزمەتگوزاری بۆ شارەکان کراوە خزمەتگوزاری لە ڕووی ئەو کارەبا بڵێ کارەباکەی لە زۆر شەر باشترە هەچی ڕاستی بڵێ باشە ئاوەکەی هەفتەی دوو جارێ هەفتەیە جارێ دێ بەس ئاوەکەی جارێ پیسە زەردە زۆر ناشیناوەکەی بەڵێ چی ئەو پیسێ ئەو زەردەی ئەڵێ بە حسابی دوکانەکە پایزان دێت تا مانگی
لە مانگی دەوە تا مانگی 12 هاپیسی کێشەی ئاوی کەمە هاینە ئاوی زۆر کەمە سوال بەڵێن هەندێک شوێن بەرزاوەکە پێیان ناگات ینی لە بەری شوێنەکان واللهی من خۆم لە جێمایەتی جێگانتە تەمان وایە زۆر جێ وایە زۆر جگە لە ئاوکار ڕۆژارای بۆچی 15 ڕۆژارێش ڕۆژای بۆچی گەڕەکە بەڵێ بە پێ ئەوەی چەمچەماڵە و قوربانیانەی داوە خزمەت گوزاری بۆ نمونەوەکو جادە وەکو قوتابخانە وەکو نەخۆشخانە وەکو شتانی کە پێداویستی ڕۆژانەی مرۆڤن ئەمانی تا چەندێ بۆ کراوە تا چەندێک بەدەم چەمچەماڵ بۆی نەکراوە لە بەڕێ خزمەت گوزاری خەستەخانەکانی بڕی شتیانە ئێستا لە چەمچەماڵە شوێنێکی گرنگی بەرهێمنانی گازی سروشتی هەیە ینی شوێنێکی پڕ بەڵێ ئەم گازە سروشتێ تا چەند بۆ چەمچەماڵ سوودی هەستفادێکی بۆ چەمچەماڵ چی لێتە عینمە کارمەندی چەمچەماڵە نێچە میستێمانە من لەو کارەبای زەلام مەزان وانیسی دێ بەگنادیشیە سووری لێە عێراقی زۆر بەکەنی لێ خەڵکی چەمچەماڵ هەلی کاریان دەست نەکەوت مەریشی ڕۆژی سێوەرەقەیە لەو کارەبای بە بەڵگۆ پێ دەڵم لەو کارەبای چەمچەماڵکە بەناو چەمچەماڵ دامەزراوە مهندس لێ خەڵکی کردگوت چل وەرەقە هەیە خودی خەڵکەکەی ناو چەمچەماڵ بۆ ناشن لەو شوێنە داوای کار سی چەمچەماڵی نییە حەزیەتی بڕۆ تا بڕۆ ناو دارەگەش تاقییان بۆ دەروی چەمچەماڵە کردبوو کە سلێمانیە هەولێری تایە ئەمە وەکو کارمەند بەس وەکو گازەکە تا چەندێک بۆ خزمەت گوزاری شارەکە بەکارە هیچ ئیسفادەی بۆ شارەکەنی گازکە خەڵکی شارەکەی تاعین نەبێت ئیسفادە نەکە چی خزمەت گوزاری بۆ شارەکە هیچی بۆ شارەکەنی وڵا داواکاریمە و گازە کە بۆ خەڵکی چەمچەماڵ دادی بۆ خەڵکی چەمچەماڵ بێ هەنەخەوە کەربوو چۆن پەتۆڵ بە دۆلارەکە بوو هەر شتێکی بۆ دانە بۆ ناو شار و خزمەت گوزاری شارەکانی بڕۆسەی کۆڵانەکانیگە کامل قیری زمانی سەدام حوسێن لە شارەکە نیوەش ئەو جادەکانی خراپن بەڵێ جادەکانی ناو چەمچەماڵ کۆڵانەکانی خراپ کۆڵانەکانی بڕۆ مەزمعەسێکی چی باشی کۆڵانی 50 تاسی تەیە ئاوی ئێساش مەشروع ئاو کۆنەکەیە زمانی سەدامە بۆ تا ئێستا ئەو نزیکەی 28 ساڵە ئەو شتە کۆنانە ینی تعدیلات نەکراون بۆ جارێکی تر چاک نەکراونەتەوە چەمچەماڵ بۆیە نەکراوە هەموو خزمەت بڕۆ غازی کۆرمۆ لە چەمچەماڵە حسابکە ئەم کارەبایە چەمچەماڵە حسابکە هیچی بۆ چەمچەماڵی ئەوانی کە شەهید و ئەنفالیان داوە ئایا قەرەبوویان بۆ کراوەتەوە زەمیان پێ بدەن موچیان بەو بڕنەوە کە دڵیان بەو خۆش بکە شەهیدەکەیان بە زیادە نەڕۆژ نەک هەر قەرەبوویشان بۆ نەکراتەوە بڕاو کە زۆرینان هەر خەڵک خێریان پێەکە ڕێزەی لێ نەگیراوەکە وەک ئینسان مثلا من سێ شەهیدم هەیە و ئەوشتە لە بەغارەبانە داشتم ئەبێت گازێکی زۆر لەژێر چەمچەماڵ هەیە ئەم گازە سروشتیە چەندێک خزمەتی چەمچەماڵی پێکراوە وەڵا هیچ خزمەت چەمچەماڵی پێ نەکراوە ئەم گازە سروشتێ تا چەند بۆ چەمچەماڵ سوودی هەبوو ئیسفادێکی بۆ چەمچەماڵ خەڵکی چەمچەماڵی بەڵێ باشە کاتی ئەنفالەکەت بەبیر دێ بەڵێ چۆن بۆ ئەنفالەکە وەڵا عەرفانەکە خراوترین کارە سات بوو لە من تقریبا 6 ساڵم تەمەنە لەو ڕۆژە ناخۆشە لە نەبوو تا بڵێ ناخۆش کە سوکاری خۆت خزم و کە سوکارت هەیە ئەنفال کرا بەڵێ برایەکمان ئەنفال بەڵێ بەپێ ئەوەی کە چەمچەماڵ شوێنەکە زۆر بەریە و شاڵاو ئەنفالە کەوتووە کە سوکاری خەڵکێکی زۆر لێرە ئەنفال کراون لە شەڕی داعیشیشا شەهیدیان داوە بەقەدەر قوربانیانی کە چەمچەماڵ داوێتی خزمەت گوزاری بۆ کراوە وەڵاهی من ئیستا بەلای خۆمە براکەم شەهیدە بەڵێ بۆمان کراوە ئێمە بۆ خۆ ئێمە کراوە ئارە وەڵا براکەم شەهیدە و شارەکە شارەکەی باش ئێستا لە چەمچەماڵە شوێنێکی گرنگی دروستبوون ینی بەرهێمێنانی گازی سروشتیە گازێکی زۆر لەژێر چەمچەماڵە هەیە ئەم گازە سروشتیە چەندێک خزمەتی چەمچەماڵی پێکراوە وەڵا هیچ خزمەت چەمچەماڵی پێ نەکراوە ناوەڵا ئەخێنە بەم سانە ئەوەستان ڕووی منە تایسە لیترێ نەوتم وەرنەگرت ئیتر خزمەتی پێکراوە ناوەڵا ئەوەی خزمەت بێ ئەم گازە بۆ ئەم نەوت و گازە بۆ چەمچەماڵ نەبوو هەتا ئیسە من گازەکەی خۆشێتی بەڵام چەمچەماڵ لێ سوودمە نەبوو نەبوو ئەیا تا ئیسە منەوە سان ڕۆیشتە تایسە لیترێکم وەرنەگرت داواکاریتان چییە وەکو خەڵکی چەمچەماڵ وەڵا داواکاری ئەوەمانە نەوتمان بدەنیە کارەبامان باش بێ ڕێگاوبان باش بیە سەلامەتی ناو شار پارێزراو بێت چەمچەماڵ لە کۆنەوە بە ئەم شەڕە تازەی داعشیشەوە قوربانی زۆری داوە ئەنفال کراوە خەڵکی لێ شەهید کراوە کە سوکارێکی شەیدی زۆر لەم شوێنە هەیە ئەم قوربانیانەی چەمچەماڵ تا چەندێک سوودمەند بۆ چەمچەماڵ بۆ ئەوەی خزمەت گوزاری بۆ بکەن بەڕێزگام پێشەکەی بە ناوی خواوە
بەڕاستی چەمچەماڵ زەرمەندی یەکەم دەستی داعشە، دووەم خزمەتگوزاری بەڵێ کراوە بەڵام وەکو پێویست نەکراوە، لەلایەنی ئاوە، لەلایەنی کارەباوە، لەلایەنی ڕێگاوبانەوە. سوکاری ئەنفالەکان خۆ ئەنفالێکی زۆریش لە چەمچەماڵە. بەڵێ بێگومان ئەوانش سوودمەند بوونە بەس وەکو پێویست نا، ینی لە 1970 لە 1970 سوودمەند بوونە، ئینسانە بێ بەڕاست و دروست قسە بکات. ئیتر هیوادارین لە داهاتوو بە گەشتبینیوە بەرەو باشتر و چاکتر بڕوا ئینشاءالله. چەمچەماڵ لە ڕووی ڕێگەوبانەوە چۆنە، لە ڕووی کارەباوە، لە ڕووی ئاوە، لە ڕووی ئەم پێداویستە سەرەتایانەوە چۆن؟ وڵای خۆی لە 1975 لە 1975 ئێستا حالێن وایە تقریبا. هەندێک لە شوێنەکان ئەڵێن لە چەمچەماڵە لەبەری شوێنەکان بەرزە ئاوی پێ ناگات، یانی درەنگ ئاوەکەیان بۆ هەڵەکەنەوە، بەڵام شوێن نزمەکان باشترە. ئەو شوێنانەیە بۆچی تا ئێستا نەیانتوانین ئاویان پێ بگەین وەکو پێویست کە پێداویستێکی ڕۆژانەیە ئاوی تر شتێکە هەموو مرۆڤێک پێویستێ. وڵای خۆی ئەوەی لە ڕاستی بێ خەڵکەکە ئیسە زۆرە، ینی لە خەڵکیش زەرری هەیە تەبعاً خەڵکەکە ئاو زۆر هیچ ئەبێ حالێن لە ئەم کاتە بە پێوەەر ئەوە شتێکی زۆر باشە، ینی بۆ هەموو هاوڵاتیەک باشە، ینی بکەنە پێوەەر بەدەقی ئەو ئاوە ئیتر من وای بۆچم زیادە سەرف نەکات نەڕژێ بە زیاد خۆی ئیسراف هەر لە ئیسلامە شتێکی پێشنگایە. بەڵێ شتێکە نەهی لێ کردووە ڕێگری لێ کردووە نابێم ئیسرافی تیا بکەین زۆر باشە. کە سوکاری ئەنفالکراوەکان شەهیدەکان زەوی و قەرەب و موچەشتیان بۆ داناون کە دڵیان بەو خۆش بێ شەهیدەکان بە زیادە نەڕۆیشتوە. وڵای وای بۆچم یەکەم ئەو مەعاشیان بۆیان داناوە، زەویشان بە گوێرە پێویست وەرگردووە. بەڵێ مامە حاجی ئەنفالەکە ئێرەت بەبیر دێ؟ بەڵێ. چۆن بۆ ئەنفالی ئەو کاتە؟ ئەنفال بوو هات حکومەت هجومی کرد و ئیتر کشتی کۆ کردەوە وتر لە دێهاتەکان و هەمووی ئیتر ئەنفالی کردو. هیچ کەسێکت هەیە ئەنفال و شەهید کرا؟ هینیمە من شەهیدم هەیە، سێ شەهیدم کوڕم برام مامە مامەیەک و کوڕێک و برایەکە شەهید. ئەرەوەڵا کوڕێک شەهید خۆش بێ. باشە چەمچەماڵ ئەو شەهیدانەی دراوە ئەنفال کراوە وەکو پێویست خزمەتی کراوە؟ نەوەڵە نەکراوە بە گوێرەی کراوە بەس ئەو کراوە نییە، ینی کەوا پیا و بلێ دڵی پێ خۆش نە کراوە، ینی ئەوە نییە کە وەکو بە پێویستی پیا و دڵی پێ خۆش. ئەو کەسانی کە بۆنمنەوەکو تۆ کە کەس و کاریان شەهیدە کە کەس و کاریان ئەنفال قەرەبوویان پێکرا بۆ کراوەتەوە زەویان پێدراوە موچیان بۆ دابین کراوە کە بۆ دابش کراوە درۆ باش نییە بەس هینیان بۆ نەکراوە، ینی ئەو ڕێزەی لێ نەگیراوە کە وەک ئینسان مثلا من سێ شەهیدم هەیە و ئەوشتە لە بەغارەبانە داشتم ئەبێت قەی ناگەم هەماشم هەیە نارم لێتی بەس ئەبێ ڕێزی لێ بگیرێ. موچەکەت بەشت بکە مەعاشەکە بەش بکە ئەمیشە ناکەی تەمان ئەگەر باش بووە نایکەم. داواکاریتان چێ وەکو کەسوکاریە کە شەهیدتان هەیە وەکو کەسوکاری شەهید داواکاریتان چێ؟ وەڵا داواکاری سەریان لێ بدەن دەرخۆشیان بدەنەوە پێویستیان هەیە ئەختیار هەیە من تەمەنم هەیە ئەختیار هەیە پیرێژنە نییە ئەو قەدرەی نییە ینیکەوە وەک پێویست. تا چەندێک لە خزمەت گوزاریەکان ڕازیت کە ئەو قوربانیانتان کە وەکو خەڵکی چەمچەماڵ و شۆڕش و چواردەوری چەمچەماڵ قوربانێکی زۆرتان داوە ئەنفالێکی زۆرتان هەیە تا چەندێک لە خزمەت گوزاریەکانتان ڕازی؟ وڵی وەکو ڕازی بوون بەو شێوەی یعنی ئیش کراوە بەس بۆ شێوەی ئیشەکە بڵێن. ئەمشاڵێن ناحەی شۆڕش کێشەی ئاوی هەیە؟ بەڵێ بەڵێ لەسەر ئێوە خۆتان کێشەی ئاوتان هەیە؟ بڵێ کێشەی ئاومانەیە بڵێن درەنگ دێر ئاوەکان ئێستا نەیانتوانیوە چارەسەری و مشکلیە بکەن ئێمە دەمێکە مشکلی لە ناحەی شۆڕش. بەڵێ وڵی زۆر بە زۆری کێشەکان بەهۆی بۆ ڕێوەیە بڵێن ساز زۆربەی زۆری کۆڵانەکان هەڵ دووارە هەڵەکەن و سەری قیرەکان هەم ساڵی بڕنەوە دووارە بۆ ڕیدانەوە بۆ پلاستیک دانێنەوە کێشەکانمان ئەوەیە بڵێن کاتی هەڵبژاردنە لە کاتی یادی ئەنفالەکانە هەمیشە وعد دەدرێ بە خەڵکە ئەو شتانتان بۆ چاکەی. ئێوەکو ناحەی شۆڕش دواتان پێ نەدراوە بۆتان چاک بکەن؟ بەرە وەڵاو عدراوە هەموو کادرەکات ڕۆژانەکانە ئەو وعدە ئەدرێ و هیچی نابرێتە سەر. بەڵێ
وەکو هاوڵاتەیەکی ئەم سنوورە داواکاری چییە؟ چیتان پێویستە بەتان؟ وڵی داواکاری کێشەی کارەبامان بۆ چارەسەرکەن کارەبامان باشە ئەو باشەش نییە بەس بڵێ دانی لە بەهۆی ئەو شەریکات و شتانێکە لەم سنووریایە ئەوایە کارەبای لە 100% وایە بەڵام بەو شێوەیە نیە. لە شەمشەماڵ دوو شوێنێکی زۆر گرنگە یەکێکیان بەرهەمێکی گرنگی گازی سروشتی هەیە و وێزگەیەکی بەرهەمێنانی کارەبای گەورەش لە ناو شەمشەماڵە هەیە بەڵام وەکو خەڵکەکەی ئەڵێن وەکو پێویست دەیانتوانیوە ئەو کارەبا پێویستە بۆ شەمشەماڵ دابینکەن هەرچەنە ئەڵێن بەراورد شەمشەماڵ بە شوێنەکانیکە باشترە لە ڕووی کارەباوە بەڵام وەکو پێویست نییە. ئەوانی کە شەهید و ئەنفالیان داوە ئایا قەرەبوویان بۆ کراوەتەوە زەویان پێ بدەن موچیان بۆ بڕنەوە کە دڵیان بەو خۆش بکە شەیدەکەیان بە زیادە نەڕۆژ نەک هەر قەرەبوویشان بۆ نەکراوەوە بڕاو کە زۆرینیان هەر خەڵک خێریان پێەکە ڕێزەی لێ نەگیراوەکە وەک ئینسان مثلا من سێ شەهیدم هەیە و ئەوشتە لەبە عارەبانە داشتم ئەبێت گازێکی زۆر لەژێر شەمشەماڵە هەیە ئەم گازە سروشتیە چەندێک خزمەتی شەمشەماڵی پێکراوە وەڵا هیچ خزمەت شەمشەماڵی پێ نەکراوە. ئەم گازە سروشتێ تا چەند بۆ شەمشەماڵ سوودی هەبوو استفادەیەکی بۆ شەمشەماڵ چیت بیردێ لەو کاتێک کە ئێرە بەر شاڵاوی ئەرفال و کۆمەڵە شەیدی زۆر دراوە؟ بەڵێ کێشەکەی دەستخۆشکەریتان لێکەم یاخوا بەخێرمە سەر چاوم وەڵی برام ئەزانی چی ئەوە نەمان دی و ئەوە نەمان شتی ناڕازی پێگەشتی ئیتری وامانیاتەوە هیچمان لەبیر نەماوە لەسەر سەیرەکەی کابرا ئەم هەموو ئەنفال و مەقسەد چیما باران و بەزم ڕزمە کراوە وەک پێویست نەکراوەشت بووی بە حەقەت هێگەشت نەکراوە هینەوە هەیە ماڵی سوینەوە هەیە کوڕی کوژراوە هینەوە هەیە ئیتر کاکە کو چی کراوە بۆم شارەوە پێم بڵێ ئەمەوە هەدیخانە هەتا وارە پڕی سەگە سوڕێتەوە چۆن هەدیقە چۆن وابێت قەناعەتکەوە دیخەی کات پیا ناوێت چێتە ناوێت کەی وابێت بەپێوەی شەمشەماڵ خۆی شوێنێکی گەورەی بەرهێمێنانی گازی سروشتیە تا چەندێک توانیویانە ئەو سوودەی گازەکەی شەمشەماڵ بۆ خودی خەڵکەکە خۆی بەکاردێن وەڵایی بەکار نهاتوو کابرا لە مافی خۆی زیاتر کابرایان پێشمەرگەیە یان عسکەرە یان ئەوەتانە ئیتر ئاوایە ئەو معاشەیە زیاتریان نەداوە ئەو بەرەبوومە تێگەشتی کەس نازانێتێتە چۆ کابراوتی کاکە و جیرفانە کونە و دڕاوە کەس نازانێت بەرەو چۆ ڕوا نەخۆ خەڵک عام ئەزانێت لە مناڵێت پرسە ئەزانێکەوە چیە و چی نییە لە شاریا کارەبا و ئاو ئەمانەوە کە خزمەت گوزاری سەرەتاین زۆر سەرەتاین شەمشەماڵ چۆن؟ وەڵی بەنسبەت هەنێکی باش ئەوەی کەوا نزمە و جێیەکەی باش و دایم ئاوی هەیە و هیواشە جێیەکەی بەرزە ئاوی هەر نییە هەفتەی جاری ئاوی بۆ ناچێت 15 جاری ئاوی بۆ ناچێتەوە بە شوێن کەوتووە شوێنانی کە بەرزن ئاوەکە بەڕادەی پێویست ناگاتە لای وەک پێویست ناگاتە لای باقەت شوێنەکەی بەرزە ئەوەیە مەسەلەکە خۆی ئەبێت تەنچی بۆ دانی بۆیان بۆ کاتەکەەوە مسەیتر بێتە سەر ئەوەکەەوە ئاوەکەی بۆ بچێت کارەباکە ئیمساڵ باش ئیمساڵ باقەدەم قایم خامە بڵێن لێرە وتی کاکەجان وعدیدا بە خەڵکە و کاتە خەڵک خەریو بۆ جان کارەباکە چوو ئەوژ وعدیدا وتی کاکەجان بێ کارەبا نابن کارەباکە زۆر باش و لەو کاتەوە باش بووە لەو کاتەوە بە خەتوەزێ باش بووە بەس خۆی ئەگەر ڕاستیتەوێ نابێ مۆلی دەبمێنێ ئەی مۆلی دەم بۆ چ کاکە من کارەبا هەموو شتێک هی خۆمە کوردستان زێڕات من ئەبێ خەڵک بێ خزمەت من کارێ شەمشەماڵ خۆی گازی سروشتی بەرەبێنێ ژێ خاکەکەی گازێکی زۆری تایە بەڵێ بەڵێ باڵێ ئەوتانێم کۆربۆرە ئاڵێ 80 ساڵی کە تێگەشتی ئەم گاز و غازوینە تەواو نابێت 80 ساڵی کە بێ بۆڕی خۆی فڕێدا ئەی باشە چی لێ دێت حتا ئێساکەت مۆریدەی بۆ دانەنراوە هەر خۆی فڕێدا منە بە قووەتە ئێ باشە چی لێ دێ برام ئەی بۆ نێبرام سڵاو لێ سڵاو لە تۆش بەڕێز گەنجێکی شاری شەمشەماڵی چەند کەستان بەری قوربانیانی ئەنفال و بەر شەهیدانی با بڵێن کەوتون لە پێناو ئەوەی کە خزمەت بە شارەکەتان من خۆم تەمەنم 22 ساڵە 4 مامەم ئەنفالە دوو خاڵۆشم شەهیدە 4 مامەت ئەنفال کراوە دوو خاڵۆش شەهیدن بەڵێ بەڵێ باشە چەمچەماڵ وەکو گەنجێک تا چەند خزمەت کراوە بە شارەکە سەر ڕای ئەو قوربانی گەورانی کە شارەکە داوێت لە بیگی 4 باشە لە 125 خزمەت بەم شارە نەکراوە و لە کاتی مزارەکەی پارە و گڵۆپانی ناو بازار تا ئێستا شکاوە چاک نەکراوەتەوە کارەبایەک لەم بازارە نیە شەوان بە بەردەوام
کارەبا هەبێ لەم بازارە کارەبا 5 بڕە ساعت 12 شەو دێتەوە چەمچەماڵ شوێنی بەرهێمێنانی کارەبا یان یەکێک لە وێزگە گەورەکانی بەرهێمێنانی کارەبا لە چەمچەماڵایە غازێکی زۆریشی هەیە کە بۆم شارە نەکراوە لە ڕووی کارەبا لە ڕووی کارەبای شۆ کێشەتان لە ڕووی کارەبا کێشەمان هەیە لە ڕووی ئاو کێشە هەیە هەفتەی یەک جار ئاو دێ ئەسم بازارە گەورەی پێویستە هەفتەی 2 جار 3 جار ئاو بێت بەس ڕۆژی هەفتەی یەک جار ئاو دێت هەفتەی هەژار باشی کە ساڵیادی ئەنفال و شەیدان وانە کرێتەوە زۆر جار بەڵێن نەدەن کە خزمەت گوزاری بۆ شوێنە بکەنەوە کە سوکاری ئەنفال کرا و شەیدەکان بکەن تا چەند ئەو بەڵێنانیان جێبەجێ کردو هیچ بەڵێنەکان بەس قسەیە کردداری نییە بەس قسەیەکەی کێن و درکردداری نیە دوایەوە کەسانان هەرە بیرەچێتەوە هەر نانە بۆم شارەشە بەس لە بۆنەکانە سەردانی ئەم شاراکەن ئەم شارە لە ڕووی هەموو شتێکە پژوێ خراوە بەس بۆی خۆیان دەرخەن و بەڵێن بدەن بۆ بەڵێندانەی تریجی سیر لە کاتی وڵاتی داواکارین خەڵکی و شارە شەیدۆن فالی زۆرە خزمەت گوزاری بکەن بۆم شارە ئەو جادانە چاگەنەوە ڕێگای شەقامەکانە سێریکەن شەقامی سەرەکی ناو بازارە بیاوە بێ چەمچەماڵ شوێنەکە کە بەر شاڵاوی ئەنفال و کۆمەڵێکی زۆر شەیدرا و خەڵکی ئێرە زۆربیان خاوەنی کە سوکاری شەید تا چەندێک خزمەت بە چەمچەماڵ کراوە لە پای شەهید و ئەنفالەکانی بە بۆنەی ئەو شتەوە بە هیچ نەکراوە بۆ بۆنەی شەیدەوە بە بۆنەی ئەنفالەوە پێستێکی زاوینێکی بۆ نەکراوە ئیشەکان نەڕۆیەوە و بە چاکی و خەڵکی بەدەنگ خەڵکەوە نایەن و خەڵکی فەقیر و هەژارێ داما و پێویستی وەکو پێویستی شتیان بۆ نەکراوە جەناب و کەست هەیە ئەنفال بیان شەیدان من ئامۆزایەکم ئەنفال بووە بە خۆی و مناڵەکانی و خەڵکی دی گۆپتاپە بوو کە سوکاری ئامۆزاکەت قەرەبۆیان بۆ کراوەتەوە وڵی قەرەبووی وایان بۆ نەکراوە ڕاستی وەک وەر موچەیان بۆ دەرچوو و هیچکەیت ساڵانی ڕابردوو دو ساڵی ڕابردوو بینیمان خەڵکی چەمچەمەڵ خۆپشاندانیان کرد داواکاری خزمەت گوزاریان هەبوو تا چەندێک جوابی داواکاریەکانیان درا وڵی وەکو پێویست دراوەتەوە بەس بە کەمی وەکو ئەوە نەکراوە کە بڵێ پێویستیەکەیان زیاد بکراوە و شتێکیان بکراوە نەکراوە بۆ چەماڵ لە ڕووی ئاو کارەباوە چۆن لە ڕووی ئاو کارەباوە باشە باشە بەس وەکو نەوت و وەکو شتەمەنی نەکراوە چەماڵ خۆی شوێنێکی گەورەی بەرهێمنانی گازی سروشتیە هەتا ئەوەی کە وێن لە تەسویرەکان دیارە لە یەکێک لە ئاوەکانەوە گازی سروشتیەتە دەرەوە ئاگانی ئاوەکە ئاگری گازە سروشتەکەی پێوەیە چەندێک چەمچەماڵ خۆی سوودی لەم گازە سروشتی خۆی بی وڵی وەری نەگرتەوە هیچ وەکو پێویست وەری نەگرتەوە ناوەڵ ئەگەر وەکو پێویست وەری گرتایە کارەبای دەبواە کە دامەزرا معدل 24 ساعتی هەبواە وایە وەکو پێویست نەکراوە بەڕاستی بەس باشە لە بۆنەی شارەکانی کەوە بە بۆنی هەولێر سلێمانی دایم ئەبڕێ کارەبای باشە بەنسبەتەوەوانە بەنەوەی ئەوانە باش شۆڕش چەمچەماڵ باشە بۆ شێ لە ڕووی ئەو کەسانی کە سوکاریان ئەنفالە ئایا خزمەتی کە سوکاری ئەنفالەکان کراوە خزمەتی شەیدەکان کراوە کە ئێستا ئەو کەسانەی بۆ نمونە هەیە باوکی لە دەستداوە هەیە برای لە دەستداوە ئەمانە خزمەت کراون تاوەکو دڵیان بە شوێنەکەی خۆیان خۆش بێ بە شەیدەکانی خۆیان خۆش خزمەت ئەوەی ئەنفال بێ ئەرزیان درراوە پێی خانویان بۆ کراوە ئەیتر موچەشیان هەیەتر چیتر لە ڕووی ئاوە چۆن چەند شەما بەگشتی ئاویش باشە خراپ نیە هەندێک لە شوێنەکان ئەڵێن نیە بەس باشە خراپ نیە هەندێک لە شوێنەکان ئەڵێن ئەو شوێنانی کە نزمن ئاویان باش بێت بە زەوانی کە بەرزن ئاوەکە ناگات پێی گلەی ئەوە خۆ ماڵم لە مسەلەسەکەی هەفتەی 2 جارێ بەرزیە بەردە مزگەوتەکەی بەڵ وتت زەوی و بابڵێن شتانیان پێدراوە بەڵام هەمیشە سێ برایان فالم بەڵێ سێ برادان فال بەڵ زەویان پێدراوە و بۆش پارەشیان درا بێ کراونەتە خان داواکاریتان چیە وەکو خەڵکی چەمچەماڵ و خاوەن ئەنفالێ وڵای تر داواکە وەکو خاوەن ئەنفال و شەید هەچەندێ خزمەت بکرێ کەمە بەس خزمەتش کراون بڵێ نەکراوە ناحەقیە بڵێ نەکراوە وڵی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی کارەبا و لە ڕووی خزمەت گوزاری و بەس چۆن بڵێ هیچی بۆ نەکراوە ئەوەی بۆ نەکراوە لە چاو ئەوە و شەید و ئەنفال و لە چەمچەماڵە شوێنێکی گرنگی بەرهێمێنانی گازی سروشتیە باشە لە وێنەکانە بینیمانە لە ڤیدۆکانە کەوا لە ناو ئاوەکەی چەمچەماڵەوە گازیێتە دەرەوە ئاگریتایە ئەنی ئەوەندە گازەکەی بەهێزە و ئەوەندە سەرچاوەیەکی گرنگی گازی سروشتیە چەمچەماڵ چەندێک سوودی لەم سەرچاوە گازیانەی خۆی بینی و لەم سەرچاوە سروشتیانەی خۆی بینی
وڵی باوەڕ ناکەم ئەوەندە سوودی بینیوێ بە حکمیەوەی تا ئەم 2 ساڵی شەبێ یەک هەمومان نەزانین یەک جار نەوتیان داوە بە هەموو کوردستان و بە تایبەتی چەمچەماڵیش زۆرترین بە جۆرەی ئەوەی کە هەموو خزمەتگوینێش هەیە بڕاوکە زۆرترین فەقیر لەم شارەیە هەیە فەقیرێکی بێئەندازە لەم شارە هەیە ئەوانی کە شەهید و ئەنفالیان داوە ئایا قەرەبوویان بۆ کراوەتەوە زەویان پێ بدەن موچیان بۆ بڕنەوە کە دڵیان بەو خۆش بێ کە شەهیدەکان بە زیادە نەڕۆژ نەک هەر قەرەبوویشان بۆ نەکراوەوە بڕاوکە زۆرینیان هەر خەڵک خێریان پێکات هەر زۆریش فەقیرن هەر زۆر بێوەزعن چەند نمونەی زیندومان هەیە کە خەڵک خێریان پێەکە خەڵک لە ڕای خوا نەوتیان بۆکرێ لەم سەرما و بێوەزعیەیە خەڵک ینی بژێوی ژیانیان نییە دێن لەم ناوە کە ناسن لەو کۆمپانیایانە لەگەڵ ڕێزم کەسابەت و ینی ڕسقی حەڵال بە 200,000 یەک مانگی کامل لە کورتەکەی وەکو پێویست قەرەبەیان بۆ نەکرد پێویست هیچیان بۆ نەکراوە لە چاوی خۆیانەوە هەر ئەو لە ڕووی کارەبا و ئاوە چەمچەماڵ چۆن باش نییە هەر خۆی شتەکە دیارانیەوە نییە ئەم مانگە تقریبان هەر کارەباونە هەر نەبووە ینی لە ناوجەرگی کارەباکە و وەکو جەنابشت فەرمووت کە غاز و کار نەوت و هەمووی ینی زۆرترین سعات کە مۆلیدەی شەکا لە بری کارەبا بۆ چەمچەماڵ شوێنێکی گرنگی بەرهێنانی کارەباش یەکێ لە وێزگە گەورەکان لە چەمچەماڵە گەورەترین وێزگەیتە لە هەموو کوردستانە ئەوەی بینیتان ڕاوسەنجی هاوڵاتیان بوو وەکو بینیتان زۆربیان نەڵێن ناکرێ بڵێن هیچ بۆ چەمچەماڵ نەکراوە خزمەت گوزاری بۆ کراوە هەتاڵێن بەراودی ئێرە بە شوێنەکانی تر باشترە بەڵام ئەوە نییە کە خەڵکی چەمچەماڵ چاوەڕێیەکە چونکە ئێستا لە چەمچەماڵە شوێنێکی گەورەی بەرهێمنانی گازی سروشتیە ئەڵێن ئەو شوێنە خەڵکی چەمچەماڵ زۆر بەکەمی دیانیتەیە دامەزراوە کە هیچ لێ بکە و هەلی کار بێ بۆی بۆ خودی گازەکەش کە لەم شوێنە هەیە وەکو پێویست دەیانتوانوێ سوودی لێ بێن بۆ خزمەت گوزارەکانی ناو چەمچەماڵ داواکارن بەپی ئەو قوربانیانەی دراوە بەپی ئەوەی کە ساڵانە یادی ئەنفال دەکرێتەوە لەم شوێنانە خزمەت گوزاری زیاتریان پێ بگەێنن تاوەکو دڵیان بە شەهیدەکانی خۆیان خۆش بێت کە بە فیڕۆ نەچوون پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتان سپێرم خواتان